ڕۆژی 20 مانگا بە ڕۆژی وەرشی کوردستان دیاری کرا. بڕیارە بە ئەنجامدانی بزیاری جۆرا جۆرە و ڕۆژە بکرێتە ڕۆژی وەرشی کوردستان، بەڵام لە سنووری پارێزگای سلێمانی ئەو ڕۆژە ڕەت کرایەوە. ئێمە دەستخۆشی لەو ڕێکخراوەکەین کە ئەو بیرۆکەی هێنایە پێشەوە، بەڵام ئیشی ئەو ڕێکخراوە نیە ڕۆژی وەرزش دیاری بکات. ئیشی ئەو ڕێکخراوە ئەوەیە گوێ لە وەرزشکاران بگرێت. وەرزشکارانی کوردستان لە زاخۆ تا خانەقین خۆیان ڕۆژێک دیاریکەن، ڕۆژێک دیاریکەن کە حەدەسێکی ریاضی تیا دروست بوو بێ، حەدەسێک بوو بێ، حەدەسێکی وەرزشی بێ، ڕۆژێک بێت کە هەموو کوردستان بەیەکەوە یادی بکەینەوە. بۆ ئێمە هاتنە سلێمانیش دانیشتنەگەڵ لەنا پێمان ڕاگەاندن کە ئێمە وا باشێزانین ڕۆژەکە ئێمە وەکو وەرزشکار دیاری بکەین و ئێوە بن بە خاوەنی بیرۆکەکە بەس ڕۆژەکە ئێمە دیاریکەین. وعدیان داینە بچنەوە هەولێر و لەگەڵ شارەکانی تری هەڵەبجە و کەرکووک و دانیشن لەگەڵ دۆک دانیشن تا ئەو بیرۆکەیە ئەوەی پێشنیارانی ئێمەوە پێشنەکانی خۆیان هەموو یەکخەین و ڕۆژێک دیاریکەین. بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێمە دوایی زانیمان ئەوان لە پشتی ئێمەوە هاتمون ڕۆژی 24یان دیاری کردبوو و بێ ئاگاداری ئۆڵمپی وەزارەتی بەڵێن بەڕوایەتی گشتی وەرزش بەبێ ئاگاداری ئێمە کە دوو جێتی ڕاضان لە کوردستانە بەبێ جێتی ئەمانە هاتن ڕۆژە بەدنیانەکانی وتبوو بە یەکێتی وەرزشەکانی وتبوو بە با بڵێن ئەو ڕێکخرا وەرزشەکان وتبوو بە تیمەمیلەکان وتبوو کە ئەم یادە بکەنەوە. خۆشتان دەزان ئەوانە پەیوەندیان بێمەوە کرد لە ئەو پەیوەندی کە بێماکەم پێمان ڕاگەیاندن کە ئێمە باکۆدی و ڕۆژە دەکەین چکە ڕۆژە ڕۆژی ئێمە نییە، ڕۆژی ئێمە وەرزشکاران دیاریەکە. بۆیە ئێمە بە تەمانی ڕۆژانی داهاتوە ئینشاءڵڵا لە سلێمانیا کۆنگرەیەکی ڕۆژنامایی دەگرین و وەرزشکارەکانی شاری سلێمانی کۆ دەکەینەوە و میوانداری شارەکانی تی کوردستانیش دەکەین تا بە هەمومان ڕۆژێک بۆ وەرزش دیاریکەین. ئەو ڕۆژە بکەین بە ڕۆژێکی نیشتیمانی وەرزش و بیدەین لە پەرلەمانی کوردستان تا یاسای بکا بە یاسا و تعمیمی کا بەسەر هەموو دامەزەکانی دەوڵەتە.